میوانەکەم بەڕێز نەقیب ئەرکان بیبانی لا بەڕێوەبەرایەتی نێشنی مادەی هۆشبەر لەگەڵما کاگەرکان زۆر بەخێر بیت. ئەوەی کە باسم کرد ئەو کارە ساتەیە کە ڕوبەڕووی بەشێکی زۆر لە وڵاتانە بۆ تۆ هەرێمی کوردستان ئێستا لە چه ئاستێکدایە؟ ئێمە لە ماوەی ڕابردووە هەستین بە داڕشتی استراتیزیەتێکی بەهێز تاوەکو شادەماری هێنانی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان وشک بکەین وە کارمان بەوردی لەسەری کرد شەو ڕۆژ بە بەردەوامی بەبێ وچان وەتوانیمان بگەینە دەرەنجامێکی زۆر باش کە ڕێژەیەکی یەکجار زۆر لەوانی کە کڕینی فرۆشت بە مادەی هۆشبەرەوە دەکەن دەستگیرمان کرد بە تایبەت لە ساڵی 2023 لە کۆی 3553 تۆمەتبار کە دەستگیر کراون 1071 کەسیان ئەوانە بوون لە پارێزگای هەولێر و دۆ کاری کڕین فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە و مەبەستیشمان لێ ئەو بۆیە بازرگانان بە تەرکیزێکی تەواوی خراوەتە سەر مەبەستمان ئەو بۆ شادەماری هێنانی مادەی هۆشبەر و ئەوانەی کە مەبەستیانە هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر بەکاربێنن ئەم شادەمارەی وش بکەین و دەردەر ئەنجامی ئێمە گەیشتینە ئەنجامێک ئەوە بوو ئێمە لە ماوەی ساڵی ڕابردوو دەستمان کرد بەسەر 3 تەن مادەی هۆشبەر لە زۆری حەبی کەپتاگۆن و لێکزس کە بە مەبەستی ترانزیتکردن بە ناو خاکی هەرێمی کوردستاندا مەبەستیان و بیوازنەوە بۆ وڵاتانی تر بەڵام خۆشبەختانە و چاوکراوی بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان و دەستگا ئەمنیەکانی تر توانیمان ئەو مادانە دەستی بەسەردا بگرین و نەهێڵین هەرێمی کوردستان بێت بە ناوەندێک بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر و لە هەمان کاتیشدا دەستگیرکردنی ئەو ڕێژە زۆرەی ئەوانی کە کاری کڕین فرۆشتن یاخود بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن لە ناو خاکی هەرێمی کوردستان ئەوش بە هەمان شێوە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبوو لەسەر دابەزینی ئاستی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر ئێمە توانیمان بگەینە قۆناغێک ستۆپ بە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر بکەین و ئەگەر بێت و بەراورد بکەین لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ لەگەڵ 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو دەبینین ئاستی بەکارهێنەران ئەوانەی کە لای ئێمە دەستگیر کراون ئاستەکە دابەزیوە ئەمەش جێی خۆشحاڵیە و هەروها دەرخەری هەوڵ و کۆشش و مادوونی بەڕێوەبەراتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکانە ئێمە توانیمانە نەک لەم ڕێگایەوە ئێمە هەوڵمانداوە خەڵکی هۆشیار بکەینەوە بە چەندین ڕێگا هەم لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەاندن هەم لە ڕێگای هەڵواسینی پۆستەرات بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا لە شوێنە گشتیەکان هەم لە ڕێگای ئەنجامدانی سمینار و هەروها چاودێریمان خستۆتە سەر کافتریا و ڕێستۆرانتەکان باسی ئەمانە هەموو یەکەین کاگەرکان بەس ئەوم پێ بڵێ ینی تەنیا لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 400 کەس حکم دراون لە دادگاکاندا بە تاوانی بەکارهێنان و یاخود کڕین و فرۆشتنی مادەی هۆشبەر ئەمە پێمان دەڵێت کە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان زیادی کردووە یاخود چاوکراوەی دەستگامیەکان و بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکانە کە توانیویانە دەستگیریان بکەن. بەڵێ من دەمێت لێرە شتێک بخەمەڕ و لە ماوەی ساڵی ڕابردوو بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش توانی 1415 کەیس یەکلایی بکاتەوە بینێرێت بۆ دادگای کەتن یاخود دادگای تاوان بە مەبەستی دادگایکردنی ئەو کەسانە کەیسەکان یەکلایی کرانەوە لە ماوەی ئەم ساڵ لە سەرەتای ئەم ساڵەوە تاوکو ئەم ساتەی ئێمە تێداین 605 کەیس یەکلایی کراونەتەوە نادراونەتە دادگای تایبەتمەند ئەمەش دەرخەری ئەوەیە کەوا ئێمە توانیومانە ئەو ڕێژەیە کە لە ساڵی ڕابردوو هەبووە ڕێژەکە دابەزیوە و دەرخەری ئەوەیە کە هەوڵ و کۆششی دادگاکانیش لێرانەدا ڕۆڵێکی بەرچاویان بینیوە دادگاکان توانیویانە وەکو پێویست سزای ئەو تاوانبارانە بدەن سزاکان تون بکرێتەوە و هەروها مادەی کریستال کە لە خشتەی شەشەم بوو هێندرایە خشتەی یەکەم بەپێی بەیانی وەزارەتی تەندروستی و ئەمە شوای کرد سزای مادەی کریستال لە دادگای کەتنەوە بهێنرێتە دادگای تاوان تاوەکو سزاکەی قورستر بکرێت ئەمانە هەمووی هۆکار بوون تاوەکو مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان کەمتر بڵاو ببێتەوە و خەڵکیش هۆشیار بکرێنەوە دوور بکەونەوە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر. باشە کاگەرکان ینی باسێری نەخشەکە بکەین دەبینیت کە بۆ نمونە سووریا و ئێران و عێراق هاوسنوورن لەگەڵ هەرێمی کوردستان بە هەمان شێوە تورکیا چۆن توانیوتانە یاخود چۆن دەتوانن لە هەرێمی کوردستان پارێزگاری بکەن لەم سنوورە بۆ ئەوەی کە مادەی هۆشبەر بە هاوشێوەی وڵاتانی دراوسێ بڵاو نەبێتەوە لە نێو هەرێمی کوردستان. ئێمە هەماهەنگیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ هەموو هێزە ئەمنیەکان و هەموو دەستگا ئەمنیەکان بە تایبەت پاسەوانی سنوور و هەروەها دەواازە سنووریەکان و هەروەها فڕۆکەخانەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەو هاوەهەنگیەتان هەیە؟ بەڕێژەیەک هاوهەنگیمان هەیە بەڵام هێشتان پێویستمان بەوە هەیە هێشتان با بڵین بەرەو پێشتری ببین بەڵام لە ئێستادا ئێمە هەماهەنگیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ حکوومەتی فیدرال و هەروەها لەگەڵ با بڵین سنووری پارێزگای سلێمانی ئێمە چەندین چالاکیمان بە هاوبەشی ئەنجام داوە لە ناو عێراق و لە خواروی عێراق بە هەمان شێوە ئێمە چەندین چالاکیمان ئەنجام داوە چەندین تۆڕی بازرگانی نێودەوڵەتیمان دەستگیر کردووە کە بەشێکیان دەبینی خەڵکێک بوونە لە هەرێمی کوردستان هاوکار بوونەوە خەڵکێک بوونە
کە بازرگانەکان لە خواروی عراق نیشتە جێبوونە هەمویان دەستگیر کراون و پەڕاوی لێکۆڵنەوەیان بۆ کراوەتەوە ئەمەش دوای وەرگرتنی بڕای بەرز دادوەری لێکۆڵنەوەی ئاسایش کە دەستگیر کراون تاوەکو بەتونترین شێوە سزای یاسایی خۆیان وەربگرن. بەڵێ کاگەرکان ئێمە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وەکو کوردستان 24 بابەتەمان دانابوو کە لە کاتژمێر 18 گفتوگۆی لەبارەوە دەکەین زۆرێک لە هاوڵاتیانەوەیان وتبوو کە پێویستە سزای قورس بەسەر بازرگانانی مادەی هۆشبەردا بسەپێنرێت و وڵاتانی دراوسێ هۆکارن بۆ ئەوە یاخود دەیانەوێت کە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بڵاو بێتەوە شتە تا چەند ڕاستە؟ بەڵێ خۆی لە ناو هەرێمی کوردستان تاوەکو ئێستا هیچ سەرچاوەیەک نییە مادەی هۆشبەری لێ بەرهەم بهێنرێت. بەڵێ و لە ماوەی ڕابردووە کارگەیەک هەبوو ئەویش خۆشبەختانە دەستی بەسەر داگرە بەر لەوەی دەست بکات بە بەرهەمهێنانی مادەی هۆشبەر لە سنووری گەرمیان لە ناحیەی مەیدان کەوا ئۆپراسیۆنێک لەلایەن حکوومەتی عراقیەوە ڕێکخرا و توانرا دەست بەسەر ئەو کارگەیەدا بگیرێت و واروها ئەو کەسێکی کە کارگەکەی دامەزران بۆ ئەو تۆمەتبارانەش دەستگیر بکرێن و ئەگەر سەرنج بدەین لە ماوەی ساڵانی ڕابردوو دەبینین لە هەرێمی کوردستان دوو حاڵەتی ڕووی داوە کە کێڵگە هەبووە بەڵام بە زووترین کات ئەو کێڵگانە لە ناو براون و هیچ مادەیەکی هۆشبەری لێ بەرهەم نەهێراوە چونکە چاوکراوی هێزە ئەمنیەکان وای کردووە کە هەرێمی کوردستان لە ناوە خۆی هەرێمی کوردستان هیچ مادەیەکی هۆشبەر بەرهەم نانرێت ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە وڵاتانی دراوسێەوە دەهێنرێتە ناوخاکی هەرێمی کوردستان هیچ مادەیەکی هۆشبەر لە ناو هەرێمی کوردستان سەرچاوەکەی لە ناو هەرێمی کوردستانیە بەڵکو لە دەرەوەی هەرێمی کوردستانە. هیچمە بەستێک هەیە بۆ ئەوەی بیانەوێت بەمە بەست ئەم مادە هۆشبەرە لە هەرێمی کوردستان بڵاو ببێت خۆی ئەگەر سەرنج بدەین لە ڕووی هەواڵگریەوە زۆرجار دەبینین وڵاتان مادەی هۆشبەر بەکار دەهێنن وەکو چەکێک بۆ تێکشکاندنی وڵاتی بەرامبەر ئەمە لە ڕووی بابلین سیاسیەوە ئەم حاڵەتەیە هەیە بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینی مەسەن لە هەرێمی کوردستان خەڵکانێکی نەفس نزم مەبەستیانە خەڵکی هەرێمی کوردستان ئاڵوودە بکەن و مادەی هۆشبەر لێرە بڵاو بکەن و یان خود مەبەستیان ئەوانە وڵاتی هەرێمی کوردستانن خۆی ئەو کەسانی کە بازرگانی ڕئیسین لە دەرەوەی هەرێمی کوردستانن لە ناوەوەی هەرێمی کوردستانی بەڵام خەڵکانێکی نەفس نزم دەبین لە ناوە خۆی هەرێمی کوردستان هەڵدەستن بە ئەنجامدانی ئەم کارەیە ئەویش بە مەبەستی بەدەستهێنانی سوودێکی کەمی مادی بێ یان خود هەر هۆکارێکی تر بێت کە ئاراستە دەکرێن لێرانە ئەوان من لێرۆ دنیاییان دەدەمێت کەوا دەستگا ئەمنیەکان زۆر لەوە چاوکراوەترن و زۆر لەوە وریاترن ئێمە توانیمانە قەڵاتچۆی ئەوانە بکەین کە کاری کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن و زۆرترین ڕێژەی ئەوانی کە کاری کڕین و فرۆشتن یاخود بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن دەستگیریان بکەین و ئێمە بە شێوەیە کارمان کردووە ئێمە توانیمانە ڕێڕەوی بازرگانی جیهانی مادەی هۆشبەر بە ناو خاکی هەرێمی کوردستاندا تێنەپەڕێ واتە ئەگەر مەبەستیان بێ مادەی هۆشبەر ترانزیت بکەن بە خاکی هەرێمی کوردستاندا ئێستا ڕێڕەوەکەیان گۆڕی وڵاتانی دراوسێ بەکاردەهێنن ئەمەش بەهۆی کار و چاڵەکەەکانی بەڕێوەبەراتی گشتنی هێشتنی مادە هۆشبەرەکان و ئەو استراتیزیە کەدا ڕێژراوە لە ماوەی ڕابردوودا ماندوونە بن دەستان خۆش بەڕێز نەقیب ئەرکان بیبانی لە بەڕێوەبەراتی نێشتنی مادەی هۆشبەر زۆر سپاس.